ئەوە دکۆکۆ وە پرۆژەی پۆنتۆ فرۆنتێلەیەکی من ڕۆژی پێشەنگای جلوبەرگی ساو پاولۆ پیشاندران. ئەوە دکۆکۆ لە ڕۆژی شەممە 21 ئاپریل نیشاندرا لیانا تۆماس دەزاینەری جلوبەرگی کناردەریا و سەرئاو بەشێک لە کارەکانی پێشکەش کرد کە لەژێر کاریگەری کەسایەتی زیێ کۆریێکۆی کارمن مێرەندە و واڵدزنی بوو. پێشەنگەکە لەلایەن گۆرانیبێژی پاپی برازیلی ئەنیتا کە تێکەڵاویەکی لە مۆزیکی برازیلی پێشکەشکرایەوە وەداخرا. سوپەرمۆدۆڵ ئیسابێلی فۆنتانە و کارۆل فرێنتینی لە نەمایشگەکەدا بەشداریان کرد. 45مین بەشی پێشەنگای جلوبەرگی ساو پاولۆ هەروەها پرۆنتۆ فێرمێ هێنا کە کۆمەڵێک لە کاری دەستچین لەلایەن زیندانیانی گروهۆڵۆس کە ناوچەیەکە و بەشێک لە شاری ساو پاولۆ پێشکەش کرد. گۆستاڤۆ سیلڤسترێ کە پرۆژەکەی پێکەنابوو 20 زیندانی فێر کردبوو کەسی پارچە جلوبەرگیان دروست کردبوو. هەفتەی پێشەنگای ساو پاولۆ لە 21 ئەم مانگە دەست پێ دەکات تا 26 مانگ.